ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە بەشداری کارای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی داڤۆس بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا دڵشاد نامیک مامۆستای زانکۆ هاوکات سەرۆکی ناوەندی چاوی کورد. مامۆستا خۆشحاڵین و بەخێر بێت بەرنامەی ڕاڤە. مامۆستا پێمان خۆشم بابەتە بە ئامادەبوونی جەنابەت گفتوگۆ بکەین بە تایبەت لەوەی کە هەرێمی کوردستان لەو 30 ساڵی ڕابردووە بە کۆمەڵێک وێستگەی جیاوازە تێپەڕیوە. ئەوەی کە ئەمڕۆ بەریەکەوین ئەوی لە 2022 خوێندنەوەی بۆکەین ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی دیپلۆماسیەوە گەیشتۆ بە ئاستێکی تا ڕادێکی باش، بەڵام زۆر جاریش ئەو ئاستێکە پێی گەیشتووە شایانی ئەو بۆ کارڕەخنە بکرێ و لە گۆشەی جیاوازەوە هەڵک سەنگاندنی بۆ کراوە و ئێمەش پێمان خۆش ئەمڕۆ جارێکتە گفتوگوی ئەوە بکەین کە کورد یان هەرێمی کوردستان وەک کارکتەرێکی نادەوڵەتی لە ناوچەکە و لە جیهانە پێگەیەکی جیاوازتری هەیە و خوێندنەوەی جیاوازیش بۆ پێک هەرێمی کوردستانەکرێ. بەشداری و بانگێشت و نرخاندنی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کۆنگرە نێودەوڵەتیەکانە لە کۆڕبەندە نێودەوڵەتیەکانی وەکو میونشن بۆ ئاسایش، داڤۆس بۆ ئابووری و بازرگانی و زۆر جاریش ئەبینین کە بەشێک لە دەوڵەتان لە ئاستی لوتکەیە میوانداری سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و کاربەدەستانی هەرێمی کوردستانەکەن. خوێندنەوەی جەنابەت لە 2022 بۆ دیپلۆماسیەتی کوردی و بۆ جارێکی دیکە بەشداریکردن لە کۆنگرە گەورەکانی دنیاە چییە؟ بڵێ بەناوی خۆی گەورەوە سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئێوە و سپاس بۆ ئەو دەرفەتە و بۆ ئەو دیالۆگە. دیارە هەرێمی کوردستان بە حکمی پێگەکەی و بە حکمی شوێنەکەی و بە حکمی هەڵکەوتەی مێژویی و هەڵکەوتەی جوگرافیشی و هەڵکەوتەی دیمۆگرافیشی لە ڕووی دانیشتوان و ئەوانەوە پێویستی بە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە سیاسەتکردنە لە هەڵسوکەوتی سیاسی سەرکردەکانی و کارکتەرە سیاسیەکانیە. لە ڕووی جوگرافیەوە هەرێمی کوردستان ئەکەوێتە شوێنێکەوە کە سێ پارچەی تری کوردستان داگیرکراو لەلایەن دەوڵەتانی ترەوە لە دەوریایە و هەر جوڵە و هەر جۆرێک لە ئیشکردنی هەرێمی کوردستان هەمیشە تەحەفوزاتی ئەو دەوڵەتانی لەسەرەوە بە چاوێک تەماشاکرێکە تا چەند مەسەن ئەوان زیانمەند دەبن لێ. لەبەرەوە هەرێمی کوردستان پێویستە لە کاتی جوڵەیە ئەمە لە بەرچاو بگرێ و لە ڕووی دیمۆگرافیە و دانیشتوانیەوە هەرێمی کوردستان ڕاستە زۆرینەی دانیشتوانی کووردە، بەڵام خەڵکی غەیری کوردیشی لەگەڵا ئەژی کە ئەوانیش نەتەوەی ڕەسەنی ئەم نیشتیمانن کە تورکمان و ئاشووری و خەڵکی ترە و بەشێک لە نەتەوەی کورد لە هەرێمی کوردستان هەیە. بەشەکانی تری پارچەکانی تری کوردستان نەتەوەی کوردی لێەوە ئەمانەش بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. بۆیە هەموو گەشەسەندن و جوڵەیەکی هەرێمی کوردستان پێویستی بە دڵنیاییدان و بە جۆرێک لە ئیطمئنان بەخشین هەیە بەم دەوڵەتانە کە جوڵەکانی هەرێمی کوردستان سیاسەتکردنی هەرێمی کوردستان لە قازانجی نەتەوە و نیشتیمانی خۆیەتی نە لە زەرەری خەڵکی ترە. لە بواری دەستوری و قانونیەوە هەرێمی کوردستان هەرێمێکی دانپێنراوە لە چارچەوەی دەستوری عێراقا و لە ناو عێراقا و کۆمەڵێک مافی پێدراوە بەپێی یاسا و بەپێی دەستور کە ممارەسەیان بکە. بەشێک لەوانە مافی مەسەلەی تەحەکومکردن و بەڕێوەبردننی بواری وزەی خۆیەتی، بەڕێوەبردننی پەرەپێدان و تەنمیەی خۆیەتی، بەڕێوەبردننی عیلاقاتی خارجی خۆیەتی لە میانەی سیاسەتی گشتی عێراقا کە ئەمەش جۆرێک لە دەرفەتە بۆ هەرێمی کوردستان لە هەمان کاتیشا جۆرێک لە ئیلتیزاماتە بۆی کە پێویستە لە کاتی جوڵەکانی خۆیان هەمیشە ئەمەشی لەبەرچاو بێ. خاڵێکی تر مەسەلەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستانە کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هەمیشە جۆرێک لە ململانەی سیاسی هەبوو. ئەم ململانانە لە هەندێک حاڵەتە زۆر پەرەی سندووە و چۆتە بواری خراپەوە و هەندێک جاریش کب بووەتەوە بە بەردەوامی، بەڵام وجودی ململانە سیاسیەکە هەبووە. هەمیشە لەم بوارانەیە هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە لە هەر هەنگاوێکە کە ئەینێ ئەمەشی لە بەرچاو بێ. لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لە بواری دیپلۆماسی کە دەرگایەکی زۆر بەهێز و زۆر گرنگە کە هەرێمی کوردستان بتوانێت لێەوە خۆی بە دەرەوە بناسیێنێەوە، لێەوە پێگەی خۆی لە لای خەڵک بەهێز بکەوە، لێەوە ڕوانگەی خۆی بۆ خەڵک ڕوون بکاتەوە و لە ڕێگەی دیپلۆماسیەت و دەرگای دیپلۆماسیەتەوە بە خەڵک بە ئاشنا بکە بە ڕوئیای خۆی، ڕوئیای سیاسی سەرکردایەتی سیاسی کوردستان و داو خواستەکانی خەڵکی کوردستان بەڕاستی هەنگاوی ناوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووەوە تا حدێکی زۆریش بە پێی پێویست دەرفەتەکانی قۆستۆتەوە بۆ ئەم بابەتە. بە نمونە
لە سەردەمێک مەسەن هەرێمی کوردستان پێویستی بەوە بووە کە لە ڕێگەی یاخود بڵێن ئەوەی لە بەردەسا بووە ئەو کەرەستەیە لە بەردەسا بووە کە خۆی پێ بناسێنێ کە کەرەستەی مەسەلەن باڵێن دروستکردنی دام و دەستگاکانی خۆیەتی وەک دروستکردنی پەرلەمان دروستکردنی حکوومەت هەرێمی کوردستان چوونە هەڵبژاردنەوە کە لە زۆر مەرحەلەیەکی زۆر حساسە هەرێمی کوردستان ئەچێت هەڵبژاردنەوە هەڵبژاردن ئەکا دوای ساڵ و نیوێک لە ڕزگاربوون مەسەن لە 92 و بەشێکی تر ئەوە بووە کە پێکەوە ژیانی وەک کەرەستەیەکی دیبلۆماسی و گرنگ بەکارهێناوە فعلەنی ژوایە یعنی لە هەرێمی کوردستان لە ناوچەکە بەگشتی بە تایبەتی هەرێمی کوردستان ئەو تایبەتمەندی هەیە کە کێشەی نەتەوەی و نیشتیمانی کێشەی نەتەوەی تێدانە لە نێوان هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەو هەرێمە کە لە نەتەوە ئاینی جیاوازن هەموو ئەو ئاین و نەتەوە جیاوازانی کە لە دەوڵەتەکانی ترا هەن لە چواردەوری ئێمە هەمیشە چاوسیان ڕاونەتەوە لەلایەن دەسەڵاتی سیاسی دەوڵەتەکانیانەوە بەڵام لە هەرێمی کوردستان مشارەکەیان پێکراوە بەشداریان پێکراوە و بە جۆرێک لە جۆرەکان ڕێزیان گیراوە و ئەوەی کە خۆیان ویستویانە بە پێی یاسا وەک هاونیشتیمانێکی ئاسایی مامەڵیان لەگەڵا کراوە و هەستیان بەم جیاوازیە نەکردو هەرێمی کوردستان لە مەرحەلەیەکە ئەمەی بەکارهێناوە وەک کارتێکی بەهێز کە لە ڕاستیشە کارتێکی بەهێزە بۆ خۆناساندنی و ناساندنی پرۆسەی سیاسی و نیزامە سیاسیەکەی بە دەرەوەی خۆی ئەمە خاڵێکە لە مەرحەلەیەکی ترە کە مەرحەلەی ئێستاە مەرحەلەی کە زۆر درێژی نەکەمەوە مەرحەلەی ئابووریە مەرحەلەی ئابووری و با بڵێن دیبلۆماسیەتی ئابووریە ئەوەی کە ئێمە چۆن بتوانین با بڵێن توانە ئابووریەکانمان و توانە داراییەکانمان یاخود با بڵێن ئەو سەروەت و سامانە نیشتیمانیی کە هەمانە هی ژێر زەوی و هی سەرزەوی چۆن بەکاری بێنین بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان و بۆ خستنەگەڕی لە پێناو بەهێزکردنی دیبلۆماسیەتی ئێمە البته پێش ئەمە مەسائلی ئەمنیەت و ئیستیقرار و مەسائلی توانای سەربازی هەرێمی کوردستان بۆ ڕۆبڕۆبوونەی تیرۆر و بۆ شەڕ ئەمەش بەشێک بۆ لەو بابەتانەی کە خزمەتی بە بواری دیبلۆماسی هەرێمی کوردستان کردو ئێمە زانیمانە لە شەڕی داعش و پێشتریش لە شەڕی جێگیرکردنی ئیستیقراری سیاسی لە عێراق لە دوای 2023 جۆرێک لە کاریگەری هەبووە کەواتە ئەمەی کە ئێستا لە دافۆس هەیە کە پێشتر لە با بڵێن لە مؤتەمەری بەحرین هەبووە مؤتەمەری ئاسایشی بەحرین دوای ئەوە لە مؤتەمەری ئەبوظەبی هەبووە یاخود لە ئیمارات و پێشتریش کە لە میونشن هەبووە هەموو ئەمانە بەیەکەوە هەموو ئەم دەرچانەیە ئەم دەرگایانەیە کە هەرێمی کوردستان کەرەستەکەی هەیە و لێەوە ئەچێتە ئەم مؤتەمەرانە ئەم شوێنانە و لەوێ پەرە بە تواناکان و بە ئەم کەرەستەیە ئەداوە بەگەڕی ئەخا لە پێناوی ناساندنی خۆیان و لە پێناوی پێناسەکردنی خۆیان وەک ئەوەی کە هەیە نەک وەک ئەوەی کە خەڵک لێ تێگەشتووە کەواتە هەم میوشن و هەم داڤۆسی ئێستاش کە هەردووکیان بەڕادێکی زۆر گرنگن و مؤتەمەرە هەرێمیەکانی لە نمونەی ئەبوظەبی و لە نمونەی پێشتر لە بەحرین ئەمانە ئەم پێگەیانەیە ئەم شوێنانەیە کە هەرێمی کوردستان توانات دیبلۆماسیەکانی خۆی تیا خستە گەڕوە تا حدێکی زۆریش توانوێتی سەرکەوتوو بێ بانگێشکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داڤۆس و چالاکیەکانی سەرۆکی حکوومەت لە داڤۆس و خستنەگەڕی توانە پیشاندانی تواناکانی هەرێمی کوردستان لە بواری ئەوەی کە توانای تەحکومکردن و بەڕێوەبردننی بواری ئابووری خۆی هەیە و ئامادەیە لە چوارچەوەی دەستوری عێراقا بەو شێوەیە کە دەستور ئیقراری کردووە نەک بەو شێوەیە کە سیاسیەکان لێ تێگەن ئامادەی تایە کە پەیوەندی لەگەڵ شەریکە گەورەکانی دنیای هەبێەوە بە جۆرێکیش وەها بێ کە هەم لەگەڵ دەستوری عێراق بگونجێ و هەمیش لەگەڵ ئەو پێودانگەنی و دەوڵەتیانە بگونجێکە ڕێگە بەم بابەتە ئەدەن ئەم خستنە ڕواوە ئەم خۆ عرضکردن و خۆ نمایشکردنە بۆ دەرەوە بەڕاستی گرنگی خۆی هەیە و واکە متمانەی ئەم شوێنانە زیاتر بە ئێمە بێ و لە ماوەی ڕابردووە ئێمە زانین لە داڤوس هەموو ساڵانی پێش کۆڕۆنا بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی کوردستان بەشدارێکی کارا بووە لەوێ و لە 2 ساڵی ڕابردووش کە نەکراوە مەسەن بە شێوازی ئەلکترۆنی و ئەوانە کراوە و لە یەکەم کردنەوەی حضوری مؤتەمەرەکە جارێکی تر سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ حضوریان هەیە ئەمانە ڕێگەیەکی باشن بۆ ئەوەی کە پێوتێ هێزی نەرم بۆ ئەوەی کە ئێمە لەوێ پێناسی خۆمان بکەین و خەڵک لە زمانی خۆمانەوە خۆمان بناسێ و ئەو کەم و کورتیانەشی کە هەمانە دیسان بیبینین و بزانین ئەزمموی دنیا چۆنە ئەزمموی وڵاتانی تر چۆنە چۆن توانیوانە بەسەر کێشەکانە سەرکەون کێ لە ئێمەەوە نزیکە لەوەیە کە توانیوەتی سەرکەوێ طبیعەتی وڵاتان هیچی وەکو یەک نییە 100% بەڵام ئەزمموی گۆڕینەوە و ئاڵۆگۆڕکردنی ئەزمون کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ پێشخستن و چارەسەرکردنی ئەو کەم و کورتیانەی کە هەیە چونکە هیچ ئەزمونێک نییە لە دنیای کەم و کورتی نەبێەوە ئێمە شەکێکین لەو ئەزمونانی کە کەم و کورتیمان هەیە بە پێشخستنی
ئەزمونونەکە بە چارەسەرکردنی کەم و کورتەکان هەمیشە ئەتوانین متمانەیەکی باشتر لە لای دۆستەکانمان بەدەستبێنین و باشتر دۆستی زیاتر بۆ خۆمان بەدەستبێنین. یەک لە سەرۆکەکانی ئەمریکا وابزانم ڕیچارد نیکسنە قسەیەکی هەیە ئەڵێ هەموو دوژمنەکانم لە ناو ئەبم لە ڕێگەی کردن بە دۆستیانەوە، لە ڕێگەی ئەوەوە کە ئەیانکەم بە دۆستی خۆم، لە ناویان ئەبم نایان هێڵم ئەیانکەم بە دۆستی خۆم. نەک لەوانێ نتوانانی مەعبیان کەیتەوە و نەیان هێڵی و هەمویان لە ناو بدەی، بەڵام ئەتوانی بیان کەی بە دۆستی خۆت. بەشێک لە وڵاتانی کە لە دەوری ئێمەیان لە 92 تا نزیکی 2000ەکانیش بە چاوی گومان و بە تەحافوزەوە سەیری ئێمەیانە کرد، ئێستا بەرژەوەندیان بۆ دروست بۆ لەگەڵ پرۆسی سیاسی و لەگەڵ بوون و وجودی هەرێمی کوردستانە. کەواتە دروستکردنی دۆست زۆر گرنگە و بێکێکە لەو خاڵانەی کە پێویستە لە داهاتوو هەرێمی کوردستان ئیشی لەسەرکە و نابێت لەم بابەتیشە بەڕاستی ماندووبوون ڕوو لە سیاسیەکانی هەرێمی کوردستان کەوە ماندووبوون نابێت لەمایە بناسن و نابێت گوێ لەو ڕخنانەش بگرن لێرە و لەوێ ئەکرێ خەڵکێکە مەسەن لەوانەیە بە قوڵی لە بابەتەکە تێنەگەشتوێ وەکو مەسەلەی سەطحی تەماشایان بابەتانە بکات، چونکە لەوێ ئەم اقتصاد ئێستا ینی سیاسەتی جیهانی بەڕێوە ئەباوە یەکێکە لە ڕەکیزە هەرە گرنگەکانی سیاسەتی جیهانی و ئێمەش لە ڕێگەی اقتصادەوە ئەتوانین کە بەشێک لەوە مەسائلی وزەی جیهانیە کە لەوانێت لە داهاتوو بێنە سەری ئێمە پێگەیەکمان هەبێت لە ناو خەریتەی وزەی جیهانیە ئەتوانین دۆستی زیاترمان هەبێ و ئەتوانین باشتر ئەوانەی تا ئێستا دۆستمانن باشتر پەیوەندیەکانمان لەگەڵیان پتە بکەین و باشتر بەرژەوەندەکانی خۆمان بپارێزین. کەواتە ئەم مؤتەمەرانە کە باسمان کردن و ئەوانشی کە لە داهاتوویەن هەر خۆی بانگهێشکردنی هەرێمی کوردستان خاڵی گرنگە، مانای احتیمام پێدانی ئەم شوێنانەیە بە هەرێمی کوردستان. قووەتی وەفدی هەرێمی کوردستانیش لەوێ نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕێگە ڕاستەکەی گرتووەوە بە خاوەن بڕیارەوە ئەچێتە ئەوێ بە خەڵکێکەوە ئەچێت کە بەشی خۆی احتیمام بە بابەتەکە ئەدا کە شیاوی ئەو احتیمام پێدانەیە کە لە ڕووی کۆمەلگەی نێودەوڵەتیەوە و کارکتەرە نێودەوڵەتیەکانی دەوڵەت و شەریکە نێودەوڵەتیەکانەوە پێی ئەدرێ. مەوسە دەست خۆش بێ بۆ هەموو ڕوونکردنەوەی کە سەبارەت بە بایەخی داڤۆس وەکو کۆربەندێکی جیهانی و بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لەم کۆربەندەیە. بەڵام ئەوەی کە بۆ نمونە زیاترەی بینین ڕەنگە لاسە دیبلۆماسیەتەکە زۆر جارە بینین دوو دەوڵەت دوو هەرێمێک و دەوڵەتێک گرنگی بە پەیوەندەکانیانێ ناو بەناو سەردان یەکتریەکەن وەفدەکان لە هەمووشۆکردنان. بەڵام ئەم جۆرە لە کۆربەند بە تایبەتی میونشن و داڤۆس ینی ئاستێکی گەورەیانێ لە سەراسی دنیا بە دەیان سەرۆک دەوڵەت و سەرۆک وەزیران و وەزیرانی دەرەوە وەزیرانی وزە و بازرگانی و کاربەردەستە معنیەکان بەشداریم جۆرە لە کۆربەندە بن لە پاڵیا ژمارەیەکی زۆر لە سەرمایەدار و پیاوانی هەلیکار و ئەوانەی کە خاوەنی کۆمپانیای زەبەلاحی کیشوەر بڕن لە سەراسی دنیا بزنسەکەن بەشداریم کۆربەندەکەنەوە لەوێ گفتوگۆی پرسی جیاوازەکرێت لە پرسی وزەوە بۆ پرسی تیرۆر بۆ پرسی کۆچ بۆ پرسی مامەڵەی بازرگانی دوولایەنە لە پراوێزی ئەو کۆربەندانەیە ژمارەیەکی زۆر لە لیقاعات دروستە بێت لە بینی سەرکردەی وڵاتان و کۆمپانیاکان و گفتوگۆیەکی چڕۆپڕ دروستە بێت لەوێ. بەشداریکردنی هەرێمی کوردستان لە ناو تۆڕ و تەونێکی لەو جۆرەیە بایەخی بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لەو ڕوانگەی کە هەرێمی کوردستان چاوی لەوەیە بەڕووی دنیای کراوەتر بێ و ئاستی پەیوەندەکانی گەشت سندووتر بێت و لە کۆتاییشە ئەوێت بۆ نمونە لە کارنامەی کابینی نوێی شابینین کە کابینەکە ئەوێ ئاستی گوزرانی خەڵک باشترکە هەرێمەکە هەرێمێکی دەوڵەمەندتر بێ هەرێمێکی خۆشکردنی سەرچاوی بەشداریکردن لەم کۆربەندانە چەند ئەو دەرفەتە هەرێمی کوردستانە خۆی بەنسبەت داڤۆس ینی ئەم ساڵ کە وەکوتم ینی حسێب کەس 3 ساڵە نەکراوە، ینی ئەوانی تر بە شێوازی ئۆنلاین بۆ لە نێوان کارکتەرەکان کراوە کە ئەم ساڵ 2500 کەس شخصیەتی ئابووری و ئەوانی کە پێیان وترێت سەرکردە لە ئاستی ئابووری و لە ئاستی تەنانەت سیاسی و لە ئاستی ئاستە جیاوازەکانی دنیای 2500 شخصیت لەوێ ئامادە ئەبن و نزیکەی 400 وەرکشۆپ و لیقائی جانبی و لیقائی با بڵێن ئەوەی کە پێی ئەوترێ وەرشەت عەمەل ئەکرێت لە ناو کۆربەندەکە و هەروەها 50 سەرکردە و خاوەن قەراری جیهان سەرکردەی سیاسی دەوڵەتان لەوێ ئامادە ئەبن لە سەرۆک وەزیران و سەرۆک و ئەوانەوە کە شخصی یەکەمی وڵاتەکانیانن و یاخود لە ئاستی خاوەنی بڕیاران لە وڵاتەکانی خۆیان. کەواتە بۆ خۆی شوێنەکە شوێنێکی گرنگە بەنسبەت ئەوەی کە خاوەن بڕیارەکانی دنیا لە ئاستی ئابووری و لە ئاستی سیاسی و تەنانەت لە ئاستی تەکنۆلۆژی ئەوانەش لی کۆبنەوە. ئەمە
ئێستا لە دنیاە تەوەجوهێک هەیەەوە پێوترێت تەکامل بە تایبەتی دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت و ئەوانە و دواتر دوای نەمانی شەڕی سارد و کۆتایی هاتنی شەڕی ساردووە بەرەو یەکجەم سەریچوونی دنیا شتێک هەیە پێوتە تەکاملی ئابووری و تەکاملی سیاسیش تەنانەت. تەکاملی ئابووری چیە؟ ئەوەی کە یەکتر تەواوکردنی ئابووری لە جیهانە بێتەکایەوە. یەکێتی ئەوروپا بەرهەمی ئەوەیە کە دروست بووە و وردە مەسەن جامعی عەرەبی وا ئێستا مەزانەکە مەسەن وڵاتانی عەرەبی خلافیان هەیە لە بینی خۆیانە لە سەردەمانێک ئەوانیش بەرەو ئەوە ڕۆشتون تا حدێکی زۆر لەم شێوازە دروست بکەن. یەکێتی وڵاتانی جیهان هەبوو، جیهانی ئیسلامی، وڵاتایەتی وڵاتانی ئیسلامی هەبوو و هەروەها لێرە ئێمە وڵاتانی خلیجمان هەیە، وڵاتانی کەندا و کە جۆرێک لە ئەویان هەیە لە بینی خۆیان یەکگرتوویان هەیە، نازانم منەظەمەیەکیان هەیە بۆ ناونیشان بەڵێ ئەم جۆرە ئەم تەکاملە ئەم یەکتر تەواوکردنە کە لە بواری ئابووری هەیەەوە لەسەر ئاستی جیهان ئیشی لەسەرەکرێ بەرمەبنای ئەوەیە کە هیچ وڵاتێک بەتەنیا ناتوانێ هەموو خواستەکانی خۆی لە دنیای بێنێتە دی و هێزیش تەنها ڕێگە نیە، هێزی ڕق، هێزی سەربازی و فشاری سەربازی و زەخت و ئەوانە تەنها ڕێگە نیە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی هیچ وڵاتێک. لەبەرەوە وڵاتەکان بیر لە ئەوەکەنەوە کە تەکامل و یەکتر تەواوکردن و هاوکاری و تعاونی دەولی بێتەکایەوە و ئەم جۆرە لە منتەداکان کە دێتەکایەوە لە نمونەی دافۆس، لە نمونەی ئەوانەی کە بینیمان لە بەحرین و جاری وا هەیە پەیوەندی بە ئاسایشەوە هەیە، جاری پەیوەندی بە اقتصادەوە هەیە، ئەوەی لە ئیمارات کرا پەیوەندی بە بەهێزکردنی حکوومەتەکانەوە بۆ حکوومەت چۆن بتوانانی خزمەت گوزاری باش پێشکەشی خەڵکەکەی خۆت بکەیت. یعنی ئەمە بابەتێکی زۆر تازەیە کە تۆ حکوومەت فێر بکەیت کە چۆن ئاسی خزمەت گوزاریەکانی بۆ خەڵکی خۆی پەرە پێ بدە کە ئەمە ینی وای لێ هاتووە دەوڵەتەکان پێویستیان بە ئەزمموی یەکتری هەیە، ئاڵوگۆڕکردنی ئەزمون هەیە لەم بارەیەوە و شەریکەکاتی گەورە هەیە کە ئیشی ئەمەیە کە چۆن کادری دەوڵەتەکان، کادری حکوومەتەکان تەمریز بکات، فێریان بکات کە چۆن ئەم بابەتە بکەن و چۆن زۆرترین ڕەزامەندی خەڵکی خۆیان بێن نەدی. کەواتە ئەم جۆرە لە کۆڕبند کە لە دنیاە دێت لە هەر بوارێکا بێ بەرمەبنای ئەو دەستەوەسانی حکوومەت و دەوڵەتەکانە کە بە تەنها ناتوانن بیکەن بەڵکو بەیەکەوە ئەیکەن. لە سەرۆکی حکوومەت لە ئاسایشی لە مؤتەمەری ئاسایشی بەحرین قسەیەکی بەهێزی کردوتی ئێمە ئاسایشی دەسە جەمعی ئەبێ بپارێزین و بە هەمومانەوە ئەبێ ئاسایش ڕوانگەمان بۆ ئاسایش بگۆڕین پێکەوە ئاسایشی ناوچەکە بپارێزین. ئەمە بەو مانایە دێت کە لە بواری ینی بابەتی ئاسایش و ئەمن و ئەوانە لە دەرەوەی هەموو بابەتەکانی تر بێ، لە دەرەوەی ئایدۆلۆژیا و عەقیدە و بیر و باوەڕ و ئەوانە بێ. بۆ چونکە کاتێک داعشیات مەسەن لەوە تەماشای ئەوە ناکای ئەمە چ جۆرە بیرکردنەوەیکی هەیە، تەماشای ئەوەکە ئەمە دژی ئەوە. لەبەرەوە ئەم کاتێککە ئاسایش ئەکەوێتە مەترسیەوە، ئەمن و ئاسایش ئەکەوێتە مەترسیەوە، هەمووی وەکو یەک ئەکەوێتە مەترسیەوە. ئێران لە دوو وڵاتیشی بینە لەگەڵ داعشا، بەڵام بە تەواوی حەزەری خۆی ئەکاوە چاوەڕێ ئەوە ئەکا کە داعش پروشکی بگاتە ئەوێ و فەڕەنسا لەو پەڕی دنیاە، بەڵام ئێمە ئەزانین کە شەڕ ئەگاتە ناو پاریسەوە و هەروەها بەلجیکا بە هەمان شێوە. کەواتە ئەمن و ئوردن ئێمە نمونەی ئوردنمان هەیە کە مەسەن فڕۆکەوانەکەی سووتێنرا و نمونەی میسرمان هەیە کە دیلی عسکەری هەبوو لە لای ئەوان و هەروەها و ئێستا بینین حوسیەکان بردومانی مەسەلەن سعودیە ئەکەن و ئەمە کەواتە ئەمانە هەمووی تاڵێکن بە یەکەوە، هەمویان لەسەر یەک خەتن و هەمویان پەیوەندیان بە یەکەوە هەیە و پێویستی بە هاوپەیمانی و هاودەنگی هەیە، با بڵێن هاو هەڵوێستی هەیە لە نێوان ئەم دەوڵەتانە بە ئەوەی بتوانن ئەم ئەمن و ئاسایشە پارێزن. اقتصادی هەروایە ئەبینین ئێستا لە ئەنجامی شەڕی ئۆکرانیا و رووسیا مەسەن یەکێتی ئەوروپا خەریکە تووشی قەیرانێکە بێ، قەیرانی وزە و مەسائلی گاز و ئەوانەیە کە ئەمە جۆرێکە لەوانێت سازشیشان پێ بکات لە بەرامبەر هەنێ لە مەبادیئەکانی خۆیان، پرینسیپەکانی خۆیان کە نزیکەی 50-60 ساڵە ئیشی لەسەر ئەکەن و کردویانە بە سیاست و کردویانە بە شیعاری خۆیان لە سیاستکردن لەگەڵ دەوڵەتەکانە. ئەم ناچاریان بکە لەوانەیە جۆرێک لە تەنازول لەمانەش بکەن لە بەرامبەر رووسیا ئەگەر سەرچاوی تر نەدۆزنەوە، شوێنی تر نەدۆزنەوە. کەواتە هەبوونی هەرێمی کوردستان لەم ناوەندانە بۆ ئەوەیە کە دوانەکەوێ و جێ نەمێنێ لەم کاروانە گەورەی کە بەڕێوەیەوە چاوەڕێی کەسی تر ناکە. ئێمە ئەزانین ئەو دەوڵەتانەی کە تووشی عوزلە بوون، تووشی دەوڵەتە یان هەرێمە کە تووشی عوزلە بوون، تووشی جۆرێک لە پەراوێز خستن و پەراوێزگیری و پەڕگیری بوون، جێ ئەمێنن و کاتی خۆشی طالیبان لە 95 و 96 خۆ ئێمە 92 حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە، طالیبان 96 دروست بووە. یعنی
سێ 4 ساڵێکیش دوای ئێمە دروست بوو بەڵام بینیمان ینی شێواز و دەرەنجامی تاالبانمان بینی چۆن بوو بە مۆڵگەیەک بۆ خەڵکی تر و وای لێ هاتکە هەموو جیهان شەڕی بکە بەڵام ئێمە نەبوو ئێمە سەر ڕای ئەوەشی پێگەمان لە بەرامبەر وڵاتانی چواردۆرمانە کە بەشێک لە کوردستانیان بەدەسەوەیە نەمان هێش ببین بە مەترسی بۆ سەر ئەوان و ئێمە ماینەوە و ئەوان ڕۆشتن و دوجار لە ئەنجامی کۆمەڵە گۆڕانی معادلاتی نێودەوڵەتی هاتنەوە کەواتە ئەوەی کە واکە دەوڵەتێکی پەرگیر یا هەرێمێکی پەرگیر یا سیاسی پەرگیر و سیاسی با بڵێن تونڕە و سیاسی با بڵێن جۆرێک لە پەراوێز کە خۆی پەراوێز بخە جیهانجێ هێڵێ و حسابی بۆ ناکە و بازەدا بەسەریە ئەم وجودانەی هەرێمی کوردستان لەم شوێنانە وای لێ ئەکا لەم پەرگیریە بە دوور بێ وای لێ ئەکا پەراوێز نەخرێ وای لێ ئەکا حسابی بۆ بکرێ وای لێ ئەکا بیری لێ بکرێتەوە وای لێ ئەکا کە ئەو با بڵێن تەرحانەی کە ئەیکا لە بواری ئاسایش لە بواری ئەمنیەت لە بواری پەیوەندیکردن لە بواری پەیوەندی کولتوری و دیبلۆماسی لە بواری بەگەڕخستنی هەماهەنگیکردن بۆ پێشخستنی توانەکانی خۆی گوێی لێ بگیرێەوە وڵاتانی جیهان بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندەکانی خۆیان لێک بدەنەوە کە تا چەند لەگەڵ بەرژەوەندەکانی ئێمە یەک ئەگرێتەوە و ئەو نقطە هاوبەشەی کە ئەدۆزرێتەوە ئیشی لەسەر بکرێت ئێمە لە بیرمان نەچێت هەرێمەکان ئێستا شتێکی پێوترێت دیبلۆماسیەتی موازی کە شان بەشانی دەوڵەت دیبلۆماسیەتی خەڵکی تریشمان هەیە کارکتەری تریشمان هەیە کە یەک لەوانە هەرێمە بەنێو دەوڵەتی بۆکانن و یەک لەوانە مەسەن شەریکاتی متعدد الجنسیاتن ئەو شەریکاتانی کە فرەڕەگەزن کە زیاتر لە وڵاتێک ئیشان هەیە کاریان هەیە و هەروەها منەظەماتی گەورەی نێودەوڵەتیمان هەیە کە ئەمانش دیبلۆماسیەتی خۆیانیان هەیە و شان بەشانی دەوڵەت کارەکەن لە بواری دیبلۆماسیە هەرێمی کوردستانی یەکێکە لەوانە یعنی مەسائلی دیبلۆماسیەتی موازی ئێستا لە عالەمە ینی ئەخوێندرێەوە لە علومی سیاست لە زانستە سیاسیەکان و حسابی وردی بۆ ئەکرێ هەرێمی کوردستان ئێستا بەپێی دەستوری عراق بەپێی پێگەکەی لە ناو دەستوری عراقا ئەم هەلەی بۆ ڕەخساوە کە دیبلۆماسیەتی موازی هەبێ لە ئاستێکی دیاریکراوە لەگەڵ عێراقا و بەهێزبوونی هەرێمی کوردستانیش ئەلبەتە بێتە بەشێک لە بەهێزی عێراق یعنی ئەگەر هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێ و پێویستی بەوە نەبێت کە وەک مەشەخۆرێک لەسەر عێراق بژی ئێمە ئەوە نزیکەی 8-9 ساڵە مەسەن بودجەمان لە عێراقەوە بۆ نایە بۆک پێویست حەقی خۆمەمە بۆ نایە بەڵام توانیمانە لەسەر پێی خۆمان بۆسین ئەمە نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان نەیویستووە کارکتەرێک بێ بژی لەسەر لاشەی عێراقی بەڵکو هەوڵی داوە خۆی بژێنێ و بگاتە ئاستێکە پێویستی بە عێراقیش نەبێ و بەشێک بێ لە بەهێزکردنی عێراق نەک بەشێک بێ لە باڵێن لاوازکردنی عێراق لەبەرەوە ئەم ڕۆیایە گەیاندنی ئەم ڕۆیایە و ئەم سیاسەتە بەدەرەوە کاریگەری خۆی هەیە وەوا ئەکات ئەو غوبنەیشی کە هەیە ئەوەیشی کە ئەلبەتە ئێمە چۆن هەرێمی کوردستان چۆن ئاوها ئیشەکە چۆن هەوڵ ئەدا چۆن خۆی ئەناسێنێ لە بەرامبەر ئەمیشا خەڵکێک هەیە یانەوێت بە تاریکتر هەرێمی کوردستان بناسێنن ئەیانەوێت کە هەرێم گەشەنەکە ئەیانەوێت کە لە هەرێمی کوردستان بدەن ئەلبەتە کە ئەڵێم خەڵکێک یعنی هێزگەلێک هەن لە دەرەوەی هەرێمی کوردستان کە چاوێن لەوەیە کە هەرێم نەگاتە ئەو ئاستە لەبەرەوە ئەگەر هەرێم لەم شوێنانە وجودی نەبێ خەڵکی تر وجودی هەیە و ئاسان ئەتوانن تێمان پەڕێنن بەڵام هەبوونمان لەم شوێنانە بە بەهێزی بە خەڵکی خاوەن قەرارمان لەوێ لە نمونەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە بینیمان لە داڤوس و پێشتر لە مونشێن سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و لە مؤتەمەرە هەرێمیەکانی چواردۆرمان وا ئەکات کە هیچ نەبێ ئێمە نەیەڵین خەڵکی تر پێش ئێمە لەوێ بێ و ئێمە خۆمان بناسیێنی نەک خەڵک بمان ناسیێنی مۆسا دەستخۆش بێ مۆسا لە سەردەمی کابینی نوێیە سەرۆکی حکوومەت زۆر مهتەمە بۆی کە پرسی دیبلۆماسیەتی کوردی باتە ئاستێکی باشتر و گەشەیەکی باشتر بە پرسی دیبلۆماسیەتی کوردی بدرێ بە تایبەتیش لەوەی کە لە ماوەی ساڵی ڕابردووی بینین سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەردانی چەند دەوڵەتێکی گرنگی کردووە لە بەریتانیاوە بۆ وڵاتانی کەنداوی عەرەبی لە بەشداریکردن بۆ داڤۆس خوێندنەوەی تۆ چییە بۆ جوڵەکانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کاک مەسرور لەوەی کە لە کابینەی نوێیە فۆکسێکی زۆری هەیە بۆ سەر گەشە پێدان بە پرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتە هێزەکانی دنیا خۆی من پێم وایە ئێمە لە هیچ مافێکی خۆمان لە دەستوری عێراقا دەستبەرداری نەبین کە ئەڵین ئێستا لە لای خەڵک وها کاڵین مافەکانمان دەستوری عێراقا یەکسەر خەڵک ذهنیەتی ئەچێتە سەر مەسەلەی ئابووری و هاتنی موچە و بودجە و ئەوان لە ڕاستی ئەمە بەشێکی مافەکانی ئێمە بەشێکی گرنگی مافەکانی ئێمە بەشداریکردنمانە لە قەرار لە عێراقا بەشداریکردنمانە لە قەراری دەرەوەی عێراقا بەشداریکردنمانە لە دیبلۆماسیەتی عێراقا لە دەرەوە بەشداریکردنمانە لەوەی کە هەرێمی کوردستان لە دەرەوە بناسێنرێەوە ئەوەی کە پێی ئەوترێ کەمپینکردن بۆ ناساندنی قزیەی کوردی لەسەر ئاستی جیهانە
ئەمەی کە سەرۆکی حکوومەتتی هەرێم و کابینی نوێمی حکوومەتتی هەرێمی کوردستان ئیشی لەسەرەکەوە و بە شێوەیەک لە شێوەکان ئێستا خەریکی ئیش لەسەرکردنیەتی ئەمە ئەم پێداگیریە لەسەر بمارەسەکردنی ئەم مافی کە لە دەستوری عێراق هەمانە و لە پرۆسی سیاسی عێراق لە دوای 2023ەوە بەڕێکەوتن ڕنگدانەوەی لەناو دەستورە قرارە ئێمە هەمان بێ. یعنی پیادەکردنی ئەم مافەوامە لێکا بەهێز بین. بۆ نمونە مەسائلی کە جەناب باسی کرد مەسەلەی بەریتانیا، ینی ئەمە دۆزینەوەی با بڵێن دۆزینەوەی ڕێگەیەکە بۆ ئیشکردن لەگەڵ بەریتانیا، چونکە تۆ تەماشاکی بریتانیا لە یەکێتی ئەوروپا نەماوە ئێستا بەریتانیا لەو حاڵەتەیە وەک ئەوەی کە لە جەنگی جیهانی یەکەم کە چۆن دێتە ئەم ناوەوە خەریکی دۆزینەوەی پێگەی خۆیەتی و خەریکی دروستکردنی شوێن پێیە بۆ خۆی. ئێستا بریتانیا زۆر لەو حاڵەتە نزیکە ناڵین وەکە ئەو کاتەوەیە بە زۆر لەو حاڵەتە نزیکە بۆ چونکە ماڵجێ ئاکاتەوە لە یەکێتی ئەوروپا. جاران بەرژەوەندەکانی بەریتانیا هاوتەری بوون لەگەڵ بەرژەوەندەکانی یەکێتی ئەوروپا و بەشێک بوون لە بەرژەوەندەکانی یەکێتی ئەوروپا. ئێستا نەخێر ئێمە بەریتانیامان هەیە، یەکێتی ئەوروپامان هەیە، ئەمریکامان هەیە. یعنی لە دەرەوەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا ئێمە هێزێکی ترمان هەیە کە هێزێکی نوێیە بەنسبەت نوێ لە بینی دوو کەوانەیە کە ئەڵم نوێیە، یعنی بەنسبەت دووبارە خۆپێناسەکردنەوەی بریتانیا لە دەرەوەی یەکێتی ئەوروپا. کاتێکە هەرێمی کوردستان ئەم هەلە ئەقۆزێتەوە لە دەرگای بریتانیا ئەداوە هەوڵ بەڕاستی تێبینیش ئەکرێکە یعنی با بڵێن پەیوەندیەکان بەرەو پێشەوە چوون و تێکەڵیەکە زیادی کردووە. ئەمە نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ڕابردوو لە 100 ساڵی ڕابردوو ئێمە جۆرێک لە خاڵی بوونمان هەیە، جێپەی هەرێمی کوردستان خاڵی بۆ لە سیاسەتی بەریتانیا کورد جۆرێک لە جێپی لەوێ خاڵی بووە بتوانین پڕی بکەینەوە کە بە بڕوای من پڕکردنەوەی ئەم شوێنە خاڵیەوە پڕکردنەوەی ئەم کەلێنە ئەبێتە ڕێگەیەکی زۆر باش بۆ ئێمە کە بتوانین متمانەی بەریتانیەکان بە هەبوونی ئێمە لەم ناوچەکەیە بەدەست بێنین. کاڵێ متمانی ئێمە ینی متمانی بریتانیەکان بە ئێمە بەو مانایی نا ئێمە ئیش بۆ ئەوانەکەین، بەو مانایی کە ئێمە وجودی ئێمە لە ناوچەکە زەرەر نییە بۆ سیاسەتی ئەوان وەرچۆن هەرچۆن کە سەلماندوومانە وجودی ئێمە لە ناوچەکە زەرەر نییە بۆ سیاسەتی عربی وەک بینیمانە مەسەن جاران عرب بە شێوەیەک تەماشای ئێمانە کرد. ئێستا پێشوازیمان لێەکەن بە تایبەتی دەوڵەتانی خاوەن نفوذ و خاوەن قەراری عربی لە نمونەی سعودیە و لە نمونەی دەوڵەتانی خلیج. کەواتە ئێمە بتوانین چۆن خۆمان پێناسە کردووە بۆ ئەمریکیەکان ئاوهاش بە هەمان شێوە بۆ بەریتانیەکان و ئەو پەیوەندیشی کە لەگەڵ یەکێتی ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا هەمانە زیاتر پەرەی پێ بدەین، چونکە ئێمە زانین وەک من پێشتریش باشم کرد جیهان پێویستی بە تەکامل و پێکەوە کارکردن هەیە و ئەم وڵاتانە دەستبەرداری ئەم ناوچانە و ئەم منتیقانە نابن و بە تایبەتیش بەریتانیا کە ئێستا خەریکی پێناسەکردنەوە وەکوتم داڕشتنی سیاسەتی خۆیەتی ئێمە لەکوێ ئەم سیاسەتەیەین و چۆن خۆمان ئەبینینەوە و چۆن با بڵێن وا ئەەکەین کە یەکانگیر نابین لەگەڵ وەک فاکتەرێک بۆ دژایەتیکردنی سیاسەتەکانی بریتانیا بەڵکو ئەبینە کارکتەرێک کە هاوتەری بین لەگەڵ ئەو سیاسەتانەوە زیانمان نییە بۆ هەبوونی بریتانیەکان چۆن 22 دەوڵەتی عربی زیانی نەبووە ئێمەشی زیانێکمان بۆ مابەتە نیە. کەواتە هەبوونی ئەم دیبلۆماسیەتە فراوانە و خۆپێناسەکردنەوە و هەموو ئەو گۆڕانکارانی کە لە جیهانە ڕوئەدا ئێمە کلێنی تیا بدۆزینەوە و خۆمان ببینینەوە کە لەکوێ پێویستە ئێمە لەوێ بین زۆر گرنگە. لە نمونەی بریتانیا ئەوەیە، لە نمونەی ئێستای شەڕی مەسەلەن رووسیا و ئۆکرانیا ئەوەیە کە ئێمە لەکوێ ئەم شەڕە ئەتوانین زیانمەند نەبین بە زیانەوە لێی دەرنەچین، چونکە ئازانی شەڕەکە لەسەر جیهان کاردانەوەی هەیە کەم تا زۆر و تەنانەت بتوانین جۆرێکیش سوودمەند بین لە دەرەنجامی شەڕەکەکە. ئەلبەتە بەو مانایەنە ئێمە بڵێم حەز بکەین شەڕ بێ بۆ ئێمە سوود ببینین، نانەخێر بەڵکو کە شەڕ کۆتایی هات ئێمە لە زیانمەندەکانی شەڕەکە نەبین. شاد نامیق سپاس بۆ ئامادەبوونت و سپاس بۆ هەموو ئەو شیکردنەوە و ڕاوانەی کە سەبارەت بە داڤۆس پرسی کورد پرسی گەشە پێدانی دیبلۆماسیەتی کوردی پێشکەشت کردین. مامۆستا دڵشاد نامیق مامۆستای زانکۆ و سەرۆکی ناوەندی چاوی کورد خۆشحاڵ بووین ئامادە. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان نەسپێرین و خواتان لەگەڵ بێت.